بەڵێ زمان و جلوبەرگ وەک شوناسی نەتەوەیەک ئەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دکتۆر فریات فازل ئاکادیمیست و مامۆستای زمان ئەدەب و مێژووی کورد دامەزرێنەر و سەرۆکی ئینستیتوتی خوێندنی کوردی لە بەرلین لە ئاستۆدیۆ میوانمانە. دکتۆر بەخێر بێن بۆ جلوبەرگە جوانە کوردیەوە. بەخێر بێن دکتۆر. سپاسان دەکەم. پیرۆزە ڕۆژی جلی نەتەوەی. پیرۆز بێت لە هەموو لایەکمان. بەخێر بێت. سپاسان. ماشەڵڵا جلوبەرگیشی زۆر جوان لێت هات. سپاست دەکەم. بە تایبەت جەمانەکە. چاوی جوان هەمیشە شتی جوان دەبینێت. سپاسان دەکەم. ئەمڕۆ ڕۆژێکی چۆن ببووتە دکتۆر؟ وەڵڵاهی ئەمڕۆ ڕۆژێ بوو لەو ڕۆژانەی کە من شانازی پێوە دەکەم. ڕۆژێ بوو لەو ڕۆژانەی کە بە تایبەتی قوتابیانی کوردم تیا بینی لە هۆڵێکی گەورە و پڕە لە شاری هەولێردا کە بەجلی کوردیەوە هاتوون. خۆشحاڵ بووم کە منیش دوای تێپەڕبوونی زیاد لە 47 ساڵ جامانەیەکم بەست و لەگەڵیاندا هاوبەش بوو. دکتۆر بۆ هەر نەتەوەیەک باس لە زمان کولتور جلوبەرگە کرێت، دەتوانین بڵێ جلوبەرگیش هاوتای زمان گرنگە بۆ هەر نەتەوەیەک؟ لە ڕاستیە جلوبەرگ ناتوانی بیخەیتە ریزی زمانەوە، چونکە زمان بابەتێکە لە کۆڵەکەیەکە لە کۆڵەکەکانی بوونی نەتەوەیەک. ئەو دوژمنانەی کە ئێمە هەمان بووە و هەمانە تا ئێستا هەوڵی دەهێشتن و نەمانی ئەو زمانەمان دەدەن. پەلاماری جلوبەرگەکەیان نەداوین، ڕەنگە جلوبەرگەکە ئەو دەورە گەورەی نەبێ، بەڵام هەموو نەتەوەیەک شانازی دەکات بە پارچەیەکی گرنگ لە بوونی خۆی. ئەگەر تۆ سەرنجی کوردستان بەی هەر ناوچەیەک تەنانە دەتوانی بڵێ هەردەیەک لە دێکانی کوردستان بابەتێکی خۆی هەیە. من ئەمڕۆ لە چاوپێکەوتنێکە باسی ئەوم کرد لە سەدەی حەڤدەهەمە ئەولیا چەلەبی هاتووەتە کوردستانەوە. ئەڵێ لە کاتێکا کە هاتم سەرنجی ئەوم دەدا خەڵکەکەی کە کڵاوێکیان لەسەرا بوو بەو کڵاوە دەتوانی بیان ناسیتەوە کە سەر بە چ تیرەیەکەن، بەو خەنجەرەی کە کردبوویان بە بەرۆکیاندا دەتزانی کە سەر بە چ بنەماڵەیەکەن، بەو عەبایی کە دایاندا بەسەر شانیاندا دەتزانی کە سەر بە چ خێزانێکن. ئەمە لە ناو کولتوری ئێمەدا ڕەگ و ڕیشەیەکی کۆنی هەیە. من زۆرم بەلاوە پیرۆزە و زۆرم بەلاوە جوانە کە ئەم ڕەگ و ڕیشەیە بێنێتەوە بیپارێزین. ئەم ڕۆژەش دانراوە بەوەی کە ڕۆژێک بێ یادی بکەینەوە. تۆزێ لەمەوبەر لە گفتوگۆیەکی کورتا لەگەڵ جەنابتاندا وتان ئایا ڕۆژێک بەسە؟ نەخێر ڕۆژێ بەس دیاقی وایە ئێمە هەموو ڕۆژێ شانازی بەوە بکەین، بەڵام ڕەنگە بۆمان نەلوێ ئەو کارە بکەین. زۆر باشە. ینی چی بکرێتن بۆ ئەوەی دکتۆر ئەم ڕۆژە خۆت گوتت ینی هەستێکی زۆر جوان لام دروست بوو دوای ئەم هەموو ساڵە ئەمڕۆ لەگەڵ کۆمەڵی قوتابی دانیشتوم کە پرسیاری جددیان دەکرد، پرسیاری باشیان دەکرد. چی بکرێت بۆ ئەوەی ئەو نەوەی کە دروست دەبێت زیاتر پەرە بە شوناسی کورد بدرێتن، بە زمان بدرێت، بە کەلتور بدرێت، بە جلوبەرگەکان بدرێتن؟ لە ڕاستیە وەک هەمیشە دەڵێم زمان مرۆڤ لە ماڵەوە فێری دەبێت، لە قوتابخانە پەرەی پێدەدرێت. جلوبەرگی کوردیش لە ماڵەوە کە منداڵەکە چاوی لێ دەبێت دایکی پۆشاکی کوردی دەپۆشێ، باوکی پۆشاکی کوردی دەپۆشێ. من لە سەردەمی مناڵی و هەرزەکاریمدا سەرنجی باوک و مام و خاڵ و پورزا و ئامۆزای خۆممدا بوو. هەموو دەور و پشتەکەم ئەویان دەکرد، ئەوج لە کوردیان لەبەر دەکرد. لە تەمەنی 15 ساڵیمەوە جامانەم بەستووە و بۆکو ئەبینیت ئەو جامانەیە خۆم بەستومە، نەک کەسێک بۆم بەستێ. جامانش ئەمڕۆ پرسیاری ئەویان لێکردم، وتم هەندێک شتێ وەکو مەلەکردن وایە، ئەگەر جارێ فێری مەلەکردن بووی جارێکی تر لە بیری ناکەی. جامانە بەستنیش بەشێکە لەو بەشانە هەر یەکەمان و بۆ ناوچەی خۆی جۆری بەستنی جامانەکەی هەیە. هەندێک جار ئێمەش گۆڕانکاریشی پچکۆلەی تیاکەین، بۆ نمونە ئەمەی کە هێناومەتە خوارەوە ڕەنگە سەر بە ناوچەی سلەیمانی نەبێ زیاتر، بەڵام جۆرە ڕەونەقێکی داوە بەکارەکە و بەلامەوە جوان بووە. کەوابی ئێمە بێت لە ناو ماڵدا فێری ئەو جلوبەرگە بیت. بەتەمای بەردەوامی پێ بدەیت لە دەرەوەی وڵاتیش هەر بەو شێوەیە جارجارە دەربکەویت. بێگومانم کە ئەمە ئەبێ بە دەرسێک و ئەزانم لە هۆڵی وانە خوێندندا قوتابیەکانم کە گەڕامەوە ئەچمە ژوورەوە و ئەم جلوبەرگەم لەبەردا ئەبێ بۆی بزانن هەرچەندە قوتابیەکانم ئەزانن جلوبەرگی کوردی چییە و هاتوونەتە کوردستان و دیویانە کە خەڵکەکە
ئەوەی کە سەرنجی مرۆڤیش ڕادەکێشێ ئەو ڕنگانەیە کە ئێمە بەکاری ئەهێنین لە جلوبەرجی چ پیاوانە و چ ژنانەماندا بە تایبەتی جلی ژنانە بەڕاستی ڕەونەقێکی گەورە بە خاتوونەکانمان دەگەیەنە و ئەگەر سەرنجی عەبدوڵڵا گۆران بن کاچێتە هەورامان لە هەورامان ئەڵێ ژنی هەورامان سەرتاپا خچڵ سەرچاوەی بۆنی مێخەک و سمڵ تابڵی تەرپۆش ئاڵ و واڵا جل بەژن و باڵا جوان بەدەن نەرموشل ئەمە پێناسەیەکە کە عەبدوڵڵا گۆران لە ساڵانی سیەکانە بۆ جلوبەرگ و بابەتەکانی کوردی کردووە ئێمە ئەبێ ئەم بابەتانە پەرە پێ بدەین. باڵێ دکتۆر هەنێ جار گلەیەشەوە کرێوترێت خەڵکی ئێستا وەکو پێویست وەکو لەسەر دەمی ڕابردووە کاتێ لە ژێر دەستی ڕژێمی بەعز بووین لە ژێر زوڵم و زۆرا بووین دژایەتی چ زمانەکان کردوی جلەکەشیان کردووە کە لەبەر نەکرێ بەڵام کورد ئەو کاتە هەوڵی داوە زیاتر لە بەریکا زیاتر بیپۆشێ خۆی پێوە دەرخا بەڵام ئێستا کاتی ئازادیشی بۆ فەراهەمە کە ئازادە لەوەی هەر ڕۆژێ لە بەریەکە هەر کاتێ لە بەریەکە کەمتر لە بەریەکە تەنها کەمی کردوێتەوە بۆ ڕۆژێک ئەمە هۆکاری ئەمە چییە؟ لە ڕاستیە ئەگەر یارمەتیم بیت کەمی نەکردوتەوە بۆ ڕۆژێک لە ڕۆژێکە یادی لەبەرکردنی ئەو پۆشاکە ئەکاتەوە ئەیەوێت بە خەڵکەکە بگەێنێ هەمومان لەو ڕۆژەدا چوون یەک دەبین پۆشاشی کوردی دەپۆشین ئەجینا من نایبینم کە بە هەولێردا دەگەڕێم یا بە سلەیمانی یا بە دهۆکدا یا بە زاخۆ سەرنج دەدەم ئەوانەی کە پۆشاشی کوردیان لە بەردایە تا ئەمڕۆ زۆرینەن بە تایبەتی لە ماڵە کوردەکاندا ژنەکانمان خێزانەکانمان تا ئێستاش وازیان لە پۆشاشی کوردی نهێناوە جگە لەوە گەر تۆ من پرسیار بکەی ئەمڕۆ کە منم پۆشاکەم لەبەر کردووە بەڕاستی شەرواڵەکەی پان و پۆڕە بەڕاستی خۆم بە ئاسوودەیی تایە دەبینم ئەتوانم چوار مشقی دابنیشم ئەو پشتێنەشی تونگ و تۆڵ دەکاتەوە بەڵێ ئەو پشتێنەت نەک تونگ و تۆڵت دەکاتەوە ئەگەر ورگیشت هەبێ دای ئەپۆشێ بۆ فەقەراتش باشە زۆر زۆر باشە زۆر باشە دکتۆر بەجددی شتێک هەیە ئێستا کومەڵێک دیزاینەر پیا بووینە ئەنی هەوڵی تێکدانی شێوازی جلوبەرگی کوردیان داوە هەم لە ئافرەتان هەم لە پیاوان هەوڵ دەدەن ینی ئەم شێوازە تێک هەڵ بە شێوازێکی مۆدرنی ڕۆژهەڵاتی بیکەن ئەمە چۆن دەیبینی ئایا ڕەوایە یان باشە شتێکی باشە دەستکاری شێوازی جلوبەرگی کوردی بکرێتن؟ لە ڕاستیە من پێ دڵگرانە بم کە دەستکاری بکەن بەڵام ڕێڕەوی مێژوو وایە کە هەموو شتێک بەرەو پێشەوە دەڕوات ئێمە بابەتە کولتوریەکانمان حەقی وایە وەکو خۆی بیهێڵینەوە وەکو هۆنراوەیەک وایە کە شاعیرێک نووسی بێتی ئەگەر بێت و تۆ بیت و وشەیەکی لابەریت و وشەیەکی تری لە جێگا دابنێ مانایوە هۆنراوەکەت سەقەت کرد مافی خۆتت پێ نەبەخشی ئەجینا ئەگەر ئاوەڵ کراسێکی ژنانە کە لەبەری دەکەن و کە ناوی ئاوەڵ کراسە کە سەرتاپا لاقی ئەو مرۆڤەی پێدا دەپۆشیە تۆ بێی بەرزی کەیتەوە معنای وایە لاددا لەو سنوورە ئەو سنوورە دیاری کراوە بۆمان لەبەرەوە من بەکارێکی باشی نازانم بەڵام ڕێگری لێ ناکرێت ڕێگری لێ ناکرێت چونکە بڕۆ کەوتوینەتە سەردەمێکەوە کە هەر کەسە هەوڵ دەدا پارە پەیدا بکە ئەو کارش کاری پارە پەیداکردنە ئەی بەنە دەر ئەوەی من پێم ناخۆشە ئەوەی من دڵگرانەکە ئەوەیە کە بەداخەوە ئەو مۆدانەی کە دەکرێ بە ناوی کوردەوە تۆمار ناکرێ بەڵکە جێگاکانی تر سوودی لێ ئەبینن وەری ئەگرن لاسایی دەکەنەوە ناوێکی خۆیانی دەخەنە سەر و بڵاوی دەکەنەوە بۆ نمونە سوخمەی ژنانە وەرگیراوە و ناوی جێگایەکی خراوەتە سەر و بڵاو کراوەتەوە من پێم خۆشە ئەو کارە بکەن بەڕاستی جلوبەرگمان بەر دنیا بۆرە بەڵام وێرانیان کردووە ئەگەر سەیریان بکە ئەمانە دیزاین جلوبەرگی ژنان ژنان و پیاوانیش خراپیان کردووە وێرانیان کردووە هەبێتن ڕێگیری لەم شێوازە دیزاینانم پێی بەست نازان بەشێکە لە شوناسی کورد بێگومانم بێگوموتم بۆم باس کردی ینی شاعیرێکی کورد کە شعرێکی تۆمار کردووە هەموو ڕۆژێ لەبەر سەیری بتی ئەو بەژن و باڵایە ئەگەر تۆ بێی شتەیەکی لێ دەربێنی مانای وایە سەقەتت کرد خراپت کرد اینجا ئەم جلوبەرگەی ئێمە شەر و بابەتەی هەیە لەبەرەوە ئەو بیرڕایی کە جەنابتان لە منیش لەگەڵیان بەڕاستی گوناحە دەستکاری هەندێک بابەتی کولتوریمان بکەن کە شانازی پێوە دەکەن تەنانەت لە خواردنیشە
لە خواردنیشا حەقی وایە ئەو دا و دەرمانەی کە پێشینان کردویانەتە ناو خواردنەکانمانەوە گۆڕانکاریەکی گەورەی بەسەران نەهێنین کە گۆڕانکاریمان بەسەرداهێنا کەسانێکی وەکو من کە ماوەیەکی دوور و درێژە لە وڵاتانی ئێستا کە گەڕاوەتەوە هەستی پێکە خواردنەکان تامی جارانی نەماوە ئەم تام نەمانە مانای وایە زیانێکی بەخشیوە هەندێک کەس دەڵێ گۆڕانکاریە منەوە بە گۆڕانکاری نابینم منەوە بە دەستکاری وەکو جەنابتان وتان بە دەستکاری کردن لەو کارانەدا کە هەمانە بۆ نەتەوەیەکی بێدەوڵەت وەکو کورد جلوبەرگ و وەکو شناسێک تا چەند گرنگە بەڕاستی ئێمە دەبێت شانازی بەوە بکەین کە جلوبەرجی تایبەتی خۆمانمان هەیە ئەبێ شانازی بەوە بکەین کە توانیومانە بیپارێزینە ئەبێ شانازی بەوە بکەین کە هەر ناوچێ و ڕنگ و بۆی تایبەتی خۆی هەیە ئەمە شانازیەکەم بۆ ئێمە زۆر گرنگە گرنگی لە چیدایە ئەگەر سەرنج بەی دوژمنەکانمان بۆ نمونە تا ئێستا حکوومەتی تورکدانی نەناوە بە زمانی کوردیدا لە قوتابخانەکاندا ناخوێنێت بەڵام داک و خوشکەکانمان لە باکووری کوردستان جلوبەرجی کوردیان لەبەردایە بۆ نمونە گەر سەرنجی ئێران بی تا ئێستا زمانی کوردی نەبووە بە زمانی خوێندن بەڵام خۆشحاڵین ئەچیتە سەقزەوە ئەچیتە مەهابادەوە ئەچیتە جێگبانەوە سەرنج دەدەی جلوبەرجی کوردیان پۆشیوە هەمویان ئەمە دڵخۆشکەرەیە بەڕاستی دوژمن نەیتوانیوە زەفەرمان بۆ جلوبەرگ پێبێنێ بەڵام لەوە دەترسین لە داهاتوودا زەفەرمان پێبێنن ئەوەی هەمانە لێمان وەربگرنەوە زۆر باشە دکتۆر دەست خۆش زۆر بەخێر بێ ماندوومان کردی دکتۆر هەرێمی کوردستان دەوڵەمەندە بە پێکەوە ژیانیش خۆتەزانی یەکتر قوبوڵکردن ترم جارە جلی ناوچەیەک لەبەرکردیە ساڵی دابێت جلی ناوچەیەکی تر لەبەرکرد چونکە تۆ شانازی گەلێکی سپاسدانەکەم منی شانازی بە گەلەکەم و بە نیشتمانەکەم و بۆ ئێوەی خۆشەویستەوە دەکەم سپاس بۆ داوەتەکەتان سڵاوم بۆ هەموو بینەرانتە شارازێ بۆ ئێمە لێرەی دکتۆر ڕێز دکتۆر فریاد فازڵ ئەکادیمیست و مامۆستای زمان ئەدەب و مێژووی کورد دامەزێنەر و سەرۆکی ئینستیتوتی خوێندنی کوردی لە بەرلین سپاس دکتۆر سپاس کاکە گیان شەوتان بەخێر